برابر ڕزەکەم کڵاو ناکرێتە سەرمان لەم زەمانەیە ئێمە ئامادەنین تەعەدایە بکەین لە کابرایەکی یەزیدی یا مەسیحی یەکگرتوویەکی داما بۆچی بە چ سفەتێکە چ دژایەتی ئەوان ئەمە دلیل نییە لەسەرەوەی کە جۆرەك لە ئازادی کارکردنی سیاسی لەو ناوچەیە هەیە باشە نالیا سووتێنرا ئادەی بزانم چێدرا بە دادگا پارتی وێچێتی شەڕەشۆقیان بوو ئەو هەموو خەڵکیان لە یەکتر کوشتە بوو دواییان و سیاسەتمەداری کورد بەهادی نووری کەوتە نێوانەوە فەلسەفەی پشگیریکردنی تۆ بۆ زوتنەوەی گۆڕان چییە؟ من نەخۆشکەوە مەچم بۆ لای مزەمیدێکی مسلمان یا بۆ لای دکتۆرێکی کافر هێچم بۆ لای دکتۆرێکی کافر من عیلاجەکەمەوێ مزەمید حافظ قورئان بێ خۆ من ناڕۆم ئیمامەتی بە نەوشیرا مستەفا بکەم پێشبینی ئەوەت کرد کە لە کوردستانە شەڕ هەڵگرسێتەوە بەڵام پێت وانییە کوردستان کۆمەڵگای کوردستان قۆناغی شەڕی تێپەڕاند قۆناغی شەڕی ناوخۆ تێپەڕی ئەمە ئەو کەسێک کە خەونی حشتریە بینێ وابزانە هەر بەوەندەی کارتێکگە خینە ئینتیخاباتەوە سەوتی شوانێکی وڵاغلوی ئێمەوەکو سەوتی مەسعود بەرزانی وایە وڵا بەم سەوتەی شوانەکەی وڵاغلو و مەسعود بەرزانی لە کورسی دێنی نەخوارەوە یکاکە وەڵا مە خەونی حشتریش نییە حزب ئیسلامیەکانەوە لە ئارادایە هاوکات لەگە تێپەڕبوونی کوردستان بۆ ڕووداوە گەرمانەدا عێراقیش بە هەمان شێوە بە قۆنەغێکی هەستیار و گەرمدا تێدەپەڕێت و ئەگەر دیارترین ڕووداوەکانی ئەم دوایی هەرێمی کوردستان کە هێندەی تر بارودۆخەکەی بەرەو گەرمبوون بردبێت ئەوە مەسەلەی ڕاگەاندنی هەرێمە فیدراڵیەکان لەلایەن پارێزگاکانی ناوەڕاستی عێراقەوە لوتکەی گەرمبوونی بارودۆخی عێراقا ڕاگەاندنی ئەم فیدراڵیەتیانە لەلایەن دوو پارێزگاوە کە مادەی 140 دەیانگرێتەوە گومانی زۆر دەخەنە سەر جێبەجێبوونی ئەو مادەیە و گەڕانەوەی ئەو بەشانەی کوردستان کە بەم دوو پارێزگایی دراوسەی هەرێمی کوردستانەوە لکێنراون بۆ سەر هەرێمی کوردستان لە چاپێکەوتنی ئەم هەفتەیەماندا میوانداری کەسایەتیەکی ئیسلامی دەکەین کە هەمیشە لەسەر هەر بارودۆخێکی کوردستان قسە و بۆچوونی خۆی هەبووە لە مەڵقەی بەرنامەی چاپێکەوتندا هەوڵ دەدەین لەگەڵ نەجمەدین فەرەج ئەحمەدی ناسراو بە مەلاکرێکار خڵوەسە لەسەر ڕووداوەکانی ئەم دواییەی کوردستان بەگشتی و ڕووداوەکانی بادینان بە تایبەتی و ڕۆڵ و هەڵوێستی ئۆپۆزیسیۆن بەگشتی و حزبە ئیسلامیەکانی ناو ئۆپۆزیسیۆن بە تایبەتی لەم ڕووداوانەدا بکەین مامۆستاجان بەخێراتن تاکەم بۆ بەرنامەی چاپێکەوتنی کەناڵی یانارتی زۆر سپاسدانە مامۆستا گەرمترین ڕووداوێک کە لەم ماوەی دواییدا لە کوردستان ڕوویدا ئەو ڕووداوانە بوو کە لە شاری زاخۆ ڕوویدا و تەشەنەی کرد بۆ چەند ناوچەیەکی تری ناوچەی بادینان ئێوە کەسایەتیکی ئیسلامی و ڕووداوانە چۆن دەخێنەوە پێتان وایە پاڵنەرەکان بۆ دروستبوونی ڕووداوێکی لەو جۆرە چین بسم الله الرحمن الرحیم من پێم وایە یەکەمین شتێکە بێت سروشتی شتەکان تەماشا بکەین دوایی بینە سەر خودی پارتی و تەبیعەتی پێکهاتەی پارتی ئەنجا بینە سەر دیندارەتی خەڵکی بادینان و ئەخلاقانیەتی ئەم ئیسلامە کە لە مێشکی خەڵکات دروست بووە پاشان بینە سەر ئەوەی کە بزانین دەستی دەرەکی لە ئیشەکەیە چەندە یەکەم سروشتەکان سروشتی پارتی کە محوەری ناو پارتی تەوەری ناو پارتی بریتە لە عەشیرەتی بارزانی عەشیرەتی بارزانیش بە تاک و کۆیانەوە بەرامبەر بە هەموو ئەوانەی دەوروبەریان وەستاونەتەوە هەتا کۆنتڕۆڵیان کردووە لە زمانی شەخایەتیە وەکو تەکیە لە زمانی عەشایرەتیشە هەروەکو عەشیرەت بەرامبەر بە زێباری و سورچی و ڕێکانی و لۆلانی و بەرامبەر بەوانی تر هەتاکو پاکسازیەکی ئەو ناوچانیان کردو و کۆنتڕۆڵیان کردو دوایش کە پارتی دموکراتی کوردستان دروست بووە لە 1946 و خانەوادەی بارزانی دوایی لە دوای شخصیەتی مەلا مستەفا زیاتر کاریگەریان خستە سەر بوون بە عەمودی فەقەری پارتی ئەم جارە نەک عەشرەتەکە وەکو پارتیەکی لێبێ وەکو حیزبێکی لێبێ حیزبەکە وەکو عەشرەتەکەی لێ هات بەڵام هەر بەدەست عەشرەتی بارزانەوە ئەم ڕۆحی نەخوێندنەوەی بەرامبەرە یان ئەم ڕۆحی پاوەندخوازی و بەرفراوانکردنە لەسەر حسابی خەڵکانێکی تر هەمووکو مەزهەب و دید و بۆچوون هەمووکو عەشیرەت لەسەر حسابی حیزبایەتیش هەروە هاتەوە بۆیە پارتی لە سەرەتایەوە هەتاکو ئێستای بە هەموو شێوەیەک محاولەیەوەی کردووە کە خۆی ئەو ناوچانە هەمووی کۆنتڕۆڵکە و ئاغای یەکەمینی ناوچەکە بێ و خەڵکێکی تر کە دروست بوون پێویستە پۆلیسی ئەو بن حرەسی ئەو بن ڕەنجبەری ئەو بن سەرکاری ئەو بن ئەم هەڵوێستەشە وای کردووە حیزبایەتیەکانی تر لە بادینان فاشل ببن وەکو حیزبی شووعی وەکو یەکێتی وەکو بزوتنەوەی ئیسلامی چونکە چۆن یەکێتی ناچار و حەسەن کۆستانی ببا بۆ ئەوێ بزوتنەوەی ئیسلامیش ناچار بوو لە هەولێرەوە خەڵک ببا یان لە سلەیمانیەوە خەڵک ببا
و بەڵام بەنیسبەتی یەکگرتووە سروشتی دووهەمە سروشتی دووهەمی یەکگرتووە نەبوو یەکەم سروشتی یەکەم خاڵی سروشتی یەکگرتوو وەکو حیزبێکی ئیسفنجیە زۆر پێش دەلای لاما و غاندی و ئەو جۆرە نەزعانە کەوتۆتەوە کە تەحملی هەموو سەدمەیەک بکە و ئەگەر دەلای لاما و غاندی خۆیان وەکو شەخص تەحملیان کردو ئەفرادەکانیان تەحملی نەکردووە یەکگرتوو خۆی بە قیادە و قەواعیدێ و تەحملی ئەو سەدمانەی هەموو کردووە و ئەو ئیسفنجێتی لە خۆیان قبوڵ کردووە پشوو درێژێتی تربیەتی ئیخوان و دیندارەتی خەڵکی و اعتمادکردنە سەر معەمایەک مەتەڵێکەوە ئیسلاممان ئەوە ئیسلام وەکو حەلبێ ئەوەی بەرنامەیەکی تایبەتی هەبێکەوە سەدمە دروستەکە پێکچەشان لەگەڵ خەڵکانی تر دروستەکە ئەمە ژوای کردو کە یەکگرتوو لەو ناوچەیە جێگای بێتەوە بە هەمان شێوە لەگەڵ ئەو ڕاپسکاندنی حیزبە پچکۆلەکان هەرێکە بۆ خۆیان لە دەرچێتی و پارتی لە دوورە و محاولەی لەگەڵ بزوتنەوەی ئیسلامیە کرد بەڵام یەکێتی زۆر دژمنانە لەگەڵ بزوتنەوە ڕەفتاریە کرد دوایش مامۆستا عەلی باپیر کە ئینشقاقی کرد و کۆمەڵی ئیسلامیان لێ دروست کرد کۆمەڵی ئیسلامیەکەش هەر کەوتە ناو معادلەی یەکێتی ئێرانەوە لە تەرەفی ئەولا و پارتی هەرچۆنێ ئەیویست ڕەفتارێک لەگەڵ یەکگرتووە هەر بکە و تەعاملی لەگەڵا بکە ئەمانەش وای کرد کە دیسان یەکگرتوو خۆی لەبەر گورزەکانی پارتی لە 2005 و 2011 بگرێت صفەتێکی تریش بەڵام یەکگرتووی ئیسلامی هەڵوێستی خۆی بە ئاشکرا دەربڕیوە و تەنانەت کۆبوونەوەی لەگەڵ مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ڕەت کردەوانە ینی بۆ یەکگرتوو هێزێکی ئیسفنجی و خۆی گونجانەوە لەو ناوچەیە یەکگرتوو لەو ناوچەیە حەقیقەتە بوونی هەیە ئەمەش هەر سیفەتێکی تری ئەو ئیسفنجێتی هەیە یعنی تۆ چەند ڕندانە لێشم دەی من طبیعەتی خۆم ناگۆڕم و سروشتی خۆم ناگۆڕم چونکە پارتی ئەوێ یەکگرتوو وا لێ بکە نینۆکی بکاو بیکە بەو تەیری عنقایی کە مەلای مەشهورە ئەوێ یەکگرتووش ئامادەی ئەو جۆرەشتانە نییە چونکە یەکەم یەکگرتوو باوەڕی بە ئیسلام و قیامەت و مەسئولی شەهید بوون هەیە لەبەرەوە تەحملی ئەو مەسئولیەتانە چونکە ئەگەر خەڵکێک لە جەبهەی ئێمە بکوژرا لەو جەبهانەی بەرامبەر احتیلال شەهید ببێ خۆ گومانی تیانیەوەی پانەی یەکگرتووش هەرشەکە لەو مەقەڕانەیە ئەژێن بێن بە ناحەق لەبەرەوە ئەم ڕۆحەکە لە دینداری بادینانیشا هەیە ئەمەش سەبەبێکی ترە نقطەیەکی تر لە قووەتی یەکگرتوو ئەوەیە کە لە سەرەتای دروستبوونی یەکگرتووە لەناو بادینان لەبەرەوەی دهۆک پەیوەندی بە مووسڵەوە هەبوو سەر بە مووسڵ بوو لە ڕووی ئیداری و هەروەها محەممەد مەحموود سەواف ڕەحمەتی خوای لێبێ کە دامەزرێنەری ئیخوان مسلمینە پەیوەندی لەگەڵ بادینانە هەبوو زەمینەی کاری ئیخوانی لە بادینانە وەکو زەمینەی کاری ئیخوان بوو لە هەڵەبجە وەختە لە 94 یەکگرتوو دروست بوو دیندارە ئیخوانیەکانی بادینان شتێکی سروشتی بوو کە پێشەوە لەگەڵ مامۆستا سەلاحە بۆیە وەکو حیزبەکانی تر نەبوو بۆ نمونە ئێمە لە بزوتنەوەی ئیسلامیە یان دوایی تر لە یەکگرتووە لە یەکبوونە ئێمە 11 کەس هەر نەورۆڵیمان لەگەڵا بوو جگەلەوەی زۆری نەهەرینە هەڵەبجە بوون بەڵام یەکگرتوو تەشکیلاتی یەکگرتووان نییە بادینان قسمێکی گەورە پێکدێنە لە پێکهاتەی یەکگرتوو ئەمانە هەمووی وای کردووە نفوزی یەکگرتوو لەوێ خۆی بگرێ و بەرفراوانتر ببێ و یەکگرتووش تەبعاً لە بەرامبەریشیە پارتی ملحید و بێدینیەکی زۆرتری لێ دەرەکەوێ ئەنجا لە ناحەی ڕۆژیشەوە ئیسارەی دیندارەکان زۆرتر ئەکاتەوە وردەوردە لە عەقڵی باتیستە جەمعی خەڵکی یەکگرتووە لە بادینان ئەوە چەسپاوە کە سەنگەری بەرامبەر کە ئەمان چەوسێنێتەوە پارتیە پێویستە خۆی لە بەرا بگرین هەتا بین بەو هێزەی کە ناتوانێت بمان چەوسێنێتەوە سروشتەکان باڵی سەرەکین بەڵام بوونی ئەو هەموو بارگایی حیزبەکان لە ناوچەی بادینانە و لە شاری دۆکا بە تایبەتی و بەرزبوونەوەی ڕێژەی ئەندامان و نفوز و هەوادارانی یەکگرتووی ئیسلامی لە ناوچەیە بە تایبەتی کە ئێساوەک خۆت باسێ کرد ئەمە دلیل نییە لەسەرەوەی کە جۆرێک لە ئازادی کارکردنی سیاسی لەو ناوچەیە هەیە طبعا هەروەکو وتم هەندێک تەوازونات هەیە یعنی چۆن یەکێتی محاولەی کرد کە بزوتنەوەی ئیسلامی بردەوە بۆ لای خۆی وەختێکە حکوومەتی کۆسرەت دروست بوو ئەو کاتە پارتیش محاولەی ئەوە کرد بەشێک لە ئیسلامیەکان عەلە لەقەل لە ناوچەی خۆیان کە هەند دەستەمۆیان کە بەڵام پێی دەستەمۆ نەکراوە لە لایەکی تریشەوە دیسان دوای ئەم سروشتانە بگەڕێنەوە سەر هەندێک ئاڵوگۆڕی ترکە هەیە بۆ نمونە یەکگرتوو وەکو حیزبێکی ئیسلامی وەکو حیزبێک تەحەڕوکەکە کە هاتە پاڵگۆڕان و وەکو ئۆپۆزیسیۆن ڕەفتاریان کرد ئەم جارە پارتی ترسی ئەوەی لێنیشت کە یەکگرتوو ببێ بە پۆستمان یا بە نامەبەری گۆڕان لە بادینانە
ئەو کاتە چۆن گۆڕان لە ناو یەکێتیە پوازی تێخستن و هەڵی قڵیشان و جێی خۆی بە زۆر کردەوە لەو ناوچەیە یەکگرتوش هەمان حرەکەت بکاتەوە کە ئۆپۆزیسیۆن بە هیوایەتی یان گۆڕان ئەیەوێت لەوێ بیکە ئەوە سەبەبێک بوو هەروەها پەیوەندی حیزبیش وەکو بڵێن وەکو حیزبێک پەیوەندی یەکگرتو هەم بە احتیلالەوە هەم بە ئێرانەوە هەم بە تورکیاوە بەهێزە و ئەم بەهاری عەرەبیانەش تەئسیرێکی نەفسی بێگومان کردووە لە ئەندامانی یەکگرتو کە بتوانن زیت ببنەوە قیت ببنەوە هەست بە خۆیان بکەن هەست بە کاریگەری خۆیان بکەن ئەنجا احتیمالێکی تریشەیە کە هێزی دەرەکیش بێ ئێران مەسەلەن بیەوێ وەزعەکە لە پارتی تێکدا کە بەرەو تورکیا زیاتر ئەڕوا و وەکو یەکێتی ناکەوێتە بەردەستی و هەروە احتیمالێکی بەسیتیش ئەگەر دابرێت دیسان نازانم لەوانەیە لای من بەسیت بە لای جەناب دوانە بێ لای بینەرانی بەڕێز تەدەخلی تورکیا مەسەلەن بیەوێ وەزعەکە بشڵەقێنێ بۆ ئەوەی ئەو بارخە بەو شێوەیە نەمێنێەوە لە دەست پارتیشە بەو شێوێ بە قووت نەمێنێتەوە نەبادا لە احتیمالێکی نزیکە یان دوورە هاوکاری پەکەکە بکرێتەوە لەبەرەوە ئەم معادلەیە بۆ خۆی ژمارەکانی زۆر ئاڵۆسکاون زۆر تێک هەڵکێشراون لەبەرەوە ئەمانە ئەشێ هەمووی کۆبوو بنەوە بن بە سەبەبێک بۆ ڕوودانی ئەو وەزعی کە بادینان ڕوویدا جگە لە دیندارەتی بادینی خۆی ئیسلامەکەش جەناب دەزانی ئیسلامەکەش بە قەدەر ئەوەندەی کە لای ئێمە فکرێکی سیاسی و زەمینەیەکی عەقایدیە لە لای خەڵکە عەوامەکەی کورد بریتیە لە ڕەمزی دیندارەتیەکە ئەخلاقەکەیە کاتێک کە پارتی ئەو هەموو شوێنی فاحیشە چیە کاتەوە و ئەو هەموو بەرەڵای بێدینە بە ئاشکرا ئەنوێنێ بە تەکید دەما بێ بە سڕاعێکی گەورە لە نێوانی هەموو جۆرە دیندارەکانی ئیسلام لە بادینان بەرامبەر بە پارتی ئەوانەش هەمووی هۆکاری ترن پێم وایە کە هەمویان بە مەجموع ئەشێ کۆ بکەینەوە ببن بە سەبەبێکیش ئەنجا ئینتیخاباتی داهاتوو لە ڕێگایە طبعا بە تەکید پارتی ئێوێ یەکگرتو بکتێ لەو ناوچێ بۆی زۆرتر سەود نهێنێ هەروەکو کە ئەشێ دەزوویەکی احتیمالیش دابنێن بڵێن یەکگرتوش حەزەکە بە مەزلومی دەرکەوێ چونکە عادەتەن کورد ئینفعالیە زۆرترە جوڵێ بۆ ئەوەی مەزلوم سەرخە لەو کاتەش ئەگەر یەکگرتو مەزلوم دەرچوو کابرای بادینیش دەتوانێت سەوتەکەی بدات بەڵێ مامۆستا هەڵوێستی یەکگرتووی ئیسلامی کوردستان لەم ڕووداوانەیە بەرامبەر بە ئەو کارەساتی کە بە سەریانە هاتو ئەو بەرەگانەیان سوتاوە هەڵوێستی ئۆپۆزیسیۆن بە شێوەیەکی گشتی لەم ڕووداوانەیە چۆن هەڵەسەنگێنی پێدوانیە جۆرێک لە جیاوازی لە نێوان هەڵوێستەکانە هەیە نا هەڵوێستی یەکگرتوو پێم وایە هەڵوێستێکی زۆر باش تا ئێستا طبعا چونکە عادەتەن ئێمە ئەوەندەی کە شارەزای ئەفرادانی یەکێتین وەکو قیادە سۆران ئەڵم ناڵم ناوچەی سۆران کە زیاتر لەگەڵیان شارەزاین زۆر هەڵوێستەکانیان بەردەوام نابێ بەڵام هیوادارم ئەم هەڵوێستە ڕگیانیان بەردەوام بێ ئەم هەڵوێستان هەڵوێستێکی پیاوانەیە جوامێرانەیە ئازایانەیە هەڵوێستێکی عەقایدی و مەنهەجیە باوەڕیان بەبوونی خۆیان هەیە باوەڕیان بە لەسەرکردنەوەی ئەفرادەکانیان هەیە کە لە زیندانان پارتی بە چ حەقێک گەڕوا خەڵکێکی تری بەو شێوەیە گرتو ئەو هەموو فیشەک هەڵتۆقانە هەروەکو بینیمان چۆن خەڵک فیشێکی ئەنا بە منارەی مزگەوتەکانەوە لە دەرعایان لە لای بەشار ئەسەد لای مەسعود بەرزانیش بە هەمان شێوە بوو شتێکی زۆر ناڕەسەنێتیە بەڕاستی شتێکی زۆر ناشیرینە و ئەمەش دڵنیابێتەوە کە پارتی بەم شێوەی بۆی ناچێتە سەر هەڵوێستی یەکگرتوو هەتا ئێستا هەڵوێستێکی جوامێرانەیە حیزبانەیە مەبدەئیە شایانی لەسەرنەوەش بەڵێ مامۆستا لە وەڵامەکانی پێشودا تۆ ئاماژەت بۆیە کە پارتی ئێوە یەکگرتووی ئیسلامی بکوتێ لە پێش هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانە بەڵام بەرژەوەندی پارتی لەکوێیە لەوەی کە یەکگرتووی ئیسلامی بکوتێ مەرجێک خۆی لەو ناوچەیە باڵادەستەوە هێزی یەکەمە لەو ناوچەیە هەموو هێزێکیش کە لە ناوچەیەکە هێزی یەکەم بێ و باڵادەست بێت ئاسوودەی و ئستقراری لە ناوچەکەی خۆیاوێ نەک ئاژا و ئاشوب بەتایبەتیش ئەوەی کە لە ناوچە بادنان ڕوویەوە بینیمە بەڵام ئێمە لە پێناسەی شتەکانە جیاوازین خۆ حسنی مبارەکێش هەتاکو لە حکم هێنرایە خوارەوە هەرێوت من ئەمان بۆ خەڵکەکە دروستەکە 1,700,000 ئەمنی مەرکەزیشی هەبوو ئەو دەستگا داپڵۆسینانەی پارتی و ئەو جەلادێتیە و ئەو شەقاوەتەی کە ئەیکا ئەو دیکتاتۆریەتەی کە ئەیکا ئەو ڕێگانەدانە بە خەڵکێکی تر پشوو بدا لەو ناوچەیە ئێبەتەکانە هەموو کاردانەوەدانەوەکانیان هەیە مەترسی گەورەی پارتی مەترسیەکی لە بەهاری عەرەبیە کە ئیخوانەکان تا ڕادێکی زۆر عەمودی فەقەری بەهارە عەرەبیەکەن و کاریگەری نێوانی یەکگرتوو ئۆردۆغان یان دادوگەشەی تورکیا کاریگەری خۆی هەیە لەسەر نەفسیەتی پارتی و پارتیش بە تەکید لەوە ئەترسێت کە ئەم حیزبە ئیسفنجیە پشوو درێژە دەلای لامایانە
بتوانێت کە نفوز و سەوتێکی زۆرتر بێنە بە تایبەتی کە ئەگەر هات و دەنگدانی ئینتخابات بوو بە مایەی ئەوەی کە بڵێن چێ بە قووەتە چێ زۆرترە چێ شعبیترە. مامۆستا بە ژۆرەوە زانیارانی کە لە بەردەستان یەکگرتووی ئیسلامی لە ناوچەی بادینا ناسنووری 23 بارگای هەیە لە هەڵبژاردننی ڕابردووە ڕێژەی سەرکەوتنی نفوزی زۆر سەرکەوتووە نزیکەی لە سەر و 6,000ەوە دەنگی هێناوە پێدوانیە باسکردن لەوەی کە پارتی داپلۆسێنەر و قۆڕخکارە جۆرێک بێ لە غەدرکردن لە پارتی ئەمە لە کاتێکایە کە نەگی گرتووی ئیسلامی حیزبەکانی کەش لە ناوچەی بارگایان هەیە و بزوتنەوەی گۆڕانێتی و هەمویان لە هەڵبژاردن بەشداریان کردو و دەنگیان هەیە ناوە لەو ناوچەیە و ناتوانە پێم وانە چونکە سروشتی پشتی پارتی هەروەکوتم سروشتێکی زۆر دیکتاتۆریان هەیە ئەو لە دائرە قەومیەکەشە ڕێگای نەداوچێتی بە پارتی گەل بە حیزبەکانی تری پێشووتریش کە وجودیان هەبێ و ئێستا خۆ باوەڕی بۆچی نایڵێ گۆڕان لە شوێنەکە پشوودایە هەناسە بدا لە ژێر ناوچەی زەردی ئەوە بەڵام مەسەلەی یەکگرتو هەروەکو وتم لە ناو عەشایرەکانی بادینانە هەیە کابرا مەسەلەن سەیرەکەی برێفکانیە یەکگرتووە زێباریە لۆلانیە ڕێکانیە لە دەشتی سلێڤانیە لە زاخۆیە لە دوهۆکە لە سومێلە لە ئاکرێ لە هەر شوێنێک کە هەیە ئەو ناوچەکانی هەر وەکو خەڵکی سۆران نەچۆتە ئەو ناوچانە پارتی وەکو غەریبە تەماشایکە خەڵکی دیندار و خەڵکی ئیخوانیانەی بادینان خەڵکی ڕەسەنی ناوچەکان لەبەرەوە پارتی هەرچەند محاولەیە و کات تەحجیمیان کە پێم وانێ بتوانێت بەڵێ توانێ هەندێک ئەفرادی خواروتر بتۆقێنێ هەروەکو هەموو دیکتاتۆرێکی تر بەرامبەر بە بزوتنەوە ئیسلامەکان کردوێتی بەڵام من لەو باوەڕێم کە یەکگرتو خۆشی بگرێ لە بەریا قازانجێتی و بلعکس هەر هەر جۆرە نشستیەکیش بێنە هەر جۆرە تەنازولێکیش بکە من پێم وایە ناوچەی بادینان مڕەشەحە بێ بۆی کە جابێتەوە لە یەکگرتو. بەڵێ مامۆستا بوورە تەمان لە پرسیارەکەی پێشوما ناوی بزوتنەوەی گۆڕانمان دوای ڕووداوەکانی 7 شوبات و بزوتنەوەی گۆڕان بارگەکانی لەو ناوچە داخسەوە بەسم لە یەکێتی نیشتمانی کوردستان بوو کە لەو ناوچانە بارگایان هەیە بەڵام مامۆستا پێدوانیە کە لە ئێستاە دروستبوونی ڕووداوێکی لەو جۆرە لە ناوچەی بادینان و تەشەنەسەندنی لە ماوەیەکی زۆر کەما لە یەک ڕۆژەوە لە ماوەی نزیکی کاتژمێرێکا بە پێی ئەو وتانێکە وتەبێژی فەرمی پارتی دیموکراتی کوردستان باسی لێواکە ئەمە ڕەنگە ببێتە هۆکاری گەورەتربوونی ئەم ئاشوبە بە تایبەتی کە مەسلەی دینەکانی تێکەوت مەسلەی دژمنایەتی نێوان مەسیحیەکان و موسڵمانەکانی تێکەوت هیچ نییە ئەوەش هەر ئیفتیعالی پارتیە دژمنایەتی لەگەڵ مەسیحەیە بۆچیەکەین کە کەنیسەی قیامە هەتاکو ئێستا هەیە و ماوە دژمنایەتی دیندار بۆچیەکەین ئەمە کابرای یەزیدی ساڵەهای ساڵە هەزاران ساڵە لەگەڵ یەکترە یا سەدان ساڵە لەگەڵ یەکترا ژین بۆچی باشە ئێمە ئامادەنین تەعەدایەت لە کابرایەکی یەزیدی یا مەسیحی یەکگرتوویەکی داما بۆچی بە چ سفەتێکە چ دژایەتی ئەوان بکە ئەمە هەر قسەی پارتیە مەهەری دیعایە و بڵاوکردنەوەی قسەیەکە ئێوە سڕاعاتێک دروستکە ئێوە دیسان بە غەرب بڵێتەوە هەروەکو قەزافی و حوسنی مبارەک و تاغوتەکانی تر پێیان بڵێتەوە بڵە کاکە من ئەوە تا هجومی دین ئیسلامیەکانم لەسەرە لەبەر ویستە ئەقەلیەتەکانی ئێوە بپارێزن ئەگەڕێنەوە بە 100 ساڵ لەمەوە پێش بۆ مؤتەمەری بەرلین ئەوانە ئێستا غەرب پێی قەنەعاتی بەو جۆرەشتانە نییە زانە کە ئەمە هەموو سیمایەکی دیکتاتۆریە و هەنجەتێکە بۆ ئەوەی بەرژەوەندی خۆی بپارێزێ یەکگرتو لەو نەوعانیە هجوم کاتە سەر کەس حرەسەکانی بارەگای یەکگرتو بچی پەلاماری تۆکە بێچەکی ئەڵە کاکەوە چەکەکەوت بۆچی بەتەمای بمکوژی خۆم تۆ ناکوژمە بەڵێ بەتاکید یانی ئەو هەمووی زەبت و ڕەبت کردوون و وەکو حیزبێکیش کۆنتڕۆڵی کردوون دەشەنەکردنی ئەو خەبەرەش شتێکی ئاساییە چونکە لە هەموو لایەکەوە جەناب تەزانی یعنی ئەو هەموو پەیوەندی و گەیاندنە سەریعی کە ئێستا هەیە ئەتوانڕێ بگا بە هەموو شوێنێک بەڵام مامۆستا ئەوەی لە ڕێنەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە بینیمان و گوێمان لێی بوو باز لەواکرێت کە خاوەنی سنتەرەکانی مەساج و خاوەنی شوێنەکانی مەیفرۆشتن و هۆتێلەکان و پێشێکی زۆریان ئەوانی کە هێرشیان کراوەتە سەر لە ئاینەکانی ترن موسڵمان نین مەسیحین و یەزیدین بۆ نمونە یعنی ئەمە جۆرێک لە گومان دروست ناکە بۆ باسکردن لەو مەسەلەیە نا ئەوە علاقەی بەسەرەوە نییە جاخۆ هەر لەو ناوچانەشە سەدان مسلمانی منحەریف هەیە کە هەر لەو بابەتانەی هەیە چ علاقەی بەسەرەوە نییە ئەگەر دە مەسیحی خاوەنی
مەشروب خواردنەوە بن باشە خوارد لەو سلێمانیا کە ئێمە بە چەکەوە تایاگەڕێن مەسیحەکان هەم ساحەبی مەیفرۆشتن بوون هەم سەرتی نادیەکان بوون هەمی سەرشیان هەبوو هەم ئەشیان وت کە عیسا خوایە ئەی بۆ ڕۆژە لە ڕۆژان ئێمە جورئەتمان نەکرد بڵێن وەڵامانە پێویستە تەعەدا بکەین چونکە لە ئیسلامەوە تەعەدا حسابە بەڵام تۆ نابێ حساب بۆش بکەی ئەی غیرەتی ئەو خەڵکە بەرامبەر بە دیندارێتەکەی کامەیە تۆ کاکە هێشتا وڵاتە دروست نەکردو یعنی چی تۆ لە نەرویج بەرەڵاتری یعنی چی 430 شوێنی داوێن پیسی و فاحشەتی با بە کوردەکەی نەیڵێم بینم بە جەرجانەوە 430 شوێنی فاحشەتی لە سلێمانی چی بچووکە کراوەتەوە ئەم کۆی لەی سپی فرۆشتنە یعنی چی خەڵکی بادینانی خۆ ملتەزیمترن لە خەڵکی سۆران دیندارێتەکەشیانەوانە وەکو تەکەتولاتی عەشایرین لەبەرەوە ئەشێ خەڵکەکەش پێی ئیزعاجە لەوە ئافرەتێکی داوێن پیس هێنراوە سرەوە لە لوبنانەوە بەڵام مامۆستا هیچ بەڵگەیەک لە بەردەسانیە کە بیسەلمێنێت ئەو شوێنانە شوێنی فاحشەن وەکو جەنابەت باسیەکە زۆربیان بە مۆڵەتی ڕەسمی کراونەتەوە وەزارەتی تەندروستی مۆڵەتی یاونەتێ وەڵا کاکە وەزارەتی تەندروستی وەڵا کاکە ژیان وەزارەتی تەندروستی مەسئولە لێ برا بەڕێزەکەم کڵاو ناکرێتە سەرمان لەم زەمانەیە نەرویج ئێستا هجوومە کاتە سەر شوێنی مێساجەکارەوە بە شوێنی داوێن پیسیان نەزار باشە کوردێک لێەوە ئەوەندە قانونیە بتوانێت ئەم شوێنە ئیعلان بکا بڵێمە هی مێساجە و هیچی تر کاکە خۆم عالەمە چاوبەستەی لێ ناکرێ یعنی خەڵکێ گەشێ لە لوبنان و لە خلیجا بڵێن وەڵا ئەمە هی مەساجەوە بەڵام هەر ئیشیشانەوەیە وەڵا گەڵنجێ کردبووە ئەتشێلن پێوابە مەکەی قسەیە وەڵا کاکە هەمووی شوێنی فەسادە هەمووی دوو لە ڕیۆ مامۆستا ئەم وتارەی تۆ لەم کاتەیە کە ئەم ئاژاوەیە لە ئارایە پێدوانی ئەما بێتە بەهانەیەک بەدەست ئەوانەوە بۆ ئەوەی پاسلەوە بکرێت کە هێرشەکرێتە سەر ئازادی تاکە کەسی لەم وڵاتەیە ئەوانە ئازادی تاکە کەسی نین ببوورە خەڵکی ئازادی تاکە کەسیە توانێت لە ماڵی خۆی زیناکە لە ماڵی خۆی شەرابەخوا لە ماڵی خۆی پلاندانێ هەرچی شتێکە کاتوانێ بیکە بەڵام بۆی نییە لەو مجتەمەعە بەو شێوەیە وا بزانێ مجتەمەعی خۆیەتی بە کەیفی خۆی بێ هاوەن بتەقێن بە کەیفی خۆی ئاگر بکاتەوە تۆ دراوسێت هەیە لە ماڵی خۆتا خەریکی بارودسازی بی چۆنەشێ خەریکی خراپەکاریەک بکە تەسیر لە حاشای جەنابەت تەسیر لە دراوسەکانت بکە چۆنەشێ کاکە گیان دوایە بۆچی ئەم وڵاتە ئەوەندە دیموکراسی دەرچووە ئەوەندە دەڵێکانیان تەواو کردووە ئەوەندە بووە بە دەوڵەتی قانونی ئەوەندە مؤسساتی دروست بوون ئەوەندە حقوقی ئینسان پارێزراوە هەتاکو بڵێن وەڵام مافی تاکە کەسیە بۆ ئەی مافی تاکە کەسی ئەم هەموو دیندارە نییە کە هاوارەکە ئەم هەموو خەڵکی مزگەوتەوە هەموو دیندارە لە کووردا ئێستا هەر مسەقەفەکانی دینداری مسلمان کۆکێتەوە لە هەموو عەدەدی عەلمانیەکان زۆرترە لە کوردستانە خۆ بۆ نییە دەسەڵاتیان بەدەستەوە بە چەکش و داسکەوتونەتە سەر میلەتێک ئەوانە ئەدەواتێکی احتیلالەکان لە بەرەو بە هەموو شێوەیە پشتیانە گیرێ و من وا نازانم ئەمە مافی تاکە کەسی بێ مافی تاکە کەسی ئەوە نییە شەبەکەیکی دەعارە دروستکە لەو شوێنە پیرۆزانەیە مامۆستا ئەو ڕووداوانی کە لە بادینان ڕوویاندا تا چەند ڕووداوێکی سیاسین یعنی ئەم ڕووداوە پەیوەندی بە ناکۆکیە سیاسیەکانەوە هەیە یان ئەمە پەیوەندی بە کللتوری میلەتەکەەوە هەیە من پێم وایە یەکەم بە دەرەجە یەکەم لە ١٧ پەیوەندی بە کولتورەکەەوە هەیە چونکە ئێستا جەناب دەزانی دوای احتیلال ئەم ئەلمانیانەی دەسەڵاتی کوردی ئەیانەوێت قیەمی ئەلمانیەتەکەش بێنن ئەمە ممکن نییە قیەم وەکو شتێکی تر نییە ئێمە بە نیسبەت ئێمەوە مەسەلەن شوشەیە شەرابی بەتاڵ لە گەڕەکێکە تەسیرمان زۆرتر تێکە لەو شاحینە نەوتانەی بە دزیەوەی بنوەی فرۆشن بە ئێران بە خۆڕایی یا ئیدەن بە نیو قیمەت بۆی ژێرفانی خۆیان پڕ بێ مەسەلەی ئەخلاقەکە کێشەیەکی زۆر ڕەسەن و گەورەیە لە هەموو جیهانی ئیسلامە لەبەرەوە ئەم پێکچێشرانی کولتورەکانە کولتوری احتیلال و ئەلمانیەکان پێکەوە لەگەڵ کولتوری ڕەسەنی ئەو خەڵکە بۆ خۆی ئەوەی پێ قبوڵ نییە ئێستا ئەگەر خەڵکەکە بناسی کە مزاهرەکانیان دژی ئەو شوێنە فاحیشە خانانە کردووە ڕەنگە نیوەیان نوێژ نەکەن بەڵام ئەوان پێ قبوڵ نییە ئەنجا لە سەتاسیەکە ئێمێنێتەوە بۆ گەمەیەکی پارتی بیەوێ دروستی کا بەرامبەر بە یەکگرتو بەڵام مامۆستا بۆ ئەو ڕەخنەیە لە ئۆپۆزیسیۆن دەگیرێت کە گوایە ئۆپۆزیسیۆن هاوهەڵوێز نەبوون لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستانە ئەمە لە کاتێکدایە کە وتەبێژی فەرمی بزوتنەوەی گۆڕان کە گەورەترین لایەنی ئۆپۆزیسیۆنە
ئاماژەی بۆدا کە ئەوەی لەسەر ئەوانە کردویانە بەرامبەر یەکگرتووی ئیسلامی و هەرسێ لایەنەکەی ئۆپۆزیسیۆنیش پێکەوە بایکۆتی ئەو کۆبوونەوەی سەرۆکی هەرێمی کوردستانیان کرد کە لە دوای ئەو ڕووداوانەوە لەگەڵ لایەنە سیاسیەکاندا ئەنجامیدا. بەڵام حەزەکەم وەڵامەکە هەڵگری بۆ دوایم ناوبڕێکی کورت وەگەڕێنەوە لاتە. دووبارە سڵاو مامۆستا لە شوێنەوە ساینەوە پرسیارم لێ کردی کە بۆ ئەو ڕخنەیە لە ئۆپۆزیسیۆن دەگیرێت کە دەوترێت هاو هەڵوێز نەبوون لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستاندا لەم ڕووداوانەدا لە کاتێکدا وتەبێژی فەرمی بزوتنەوەی گۆڕان خۆی ئاماژە بۆ ئەدا کە ئەوەی لەسەر ئەوانە کردویانە بەرامبەر یەکگرتووی ئیسلامی و لایەنەکانی ئۆپۆزیسیۆن پێکەوە بایکۆتی و کۆبوونەوەی سەرۆکی هەرێمی کوردستانیان کرد لەگەڵ لایەنە سیاسیەکاندا لە دوای ئەو ڕووداوەوە. بەڵام لەگەڵەوەشە هەر ڕخنەیان لێگیرێت کە هەڵوێستیان بەرامبەر یەکگرتووی ئیسلامی کوردستان نەبوویان هاو هەڵوێز نەبوون لەگەڵ یەکگرتووە. احتیمالە لەبەرەوە بێت کە خەڵکەکە چاوەڕوانی ئەوەی کردووە کە هەڵوێستی گۆڕانیش هەروەکو هەڵوێستی یەکگرتوو بێ بەرامبەر بە پارتی لە خۆدابڕکردن و لە نواندنی هەندێک توندوتیژی نەک توندوتیژی ینی تونند و تۆڵبوونەوەی خۆ لەوانەیە بەو شێوەیە. بەڵام ئێمە خۆ نازانین پێکهاتەی ئەم بەرەی ئۆپۆزیسیۆنە لەسەر چه ئاساسیاتێکە. لەوانەیە لە نێوان خۆیانە بڵێن ئەوانەی کە پەیوەندی هەبێ بەسەر هەڵوێستی یەک حیزبی خۆیانەوە مەرجنیەهی هەر سێلایەن وەکو یەکوابێ. دوای ئەمە بۆ خۆی پارتی ئیمتیحانێکی خودی ئۆپۆزیسیۆنەکەژەکا بەمە بۆی بزانێ هەڵوێستی هەرسێکیان چۆن نەبێت لە مەرمەسەلەکەیە و گۆڕانیش بالمقابل سەبرێکی ئەوە ئەگرێ کە بزانێت تۆزێک ئەم تەمومژە ڕوون ببێتەوە بزانێ ئایا یەکگرتوو دەستی لە خودی ئیشەکەیە هەیە کە بەرامبەر بە شتێکە کرێ کە لەوانەیە لە هەندێک تەرەفی گۆڕانیشە پێیان قوبوڵ بێ مەسەن بە تاکەسی بزانن وەکو جەناب بدەڵێ مافی تاکەسی خۆیان بێ. ئیتر لەوانەیە کۆمەڵێک لەم بابەتانە هەبن کە پەیوەندیان بە یەکترەوە هەیە. بەڵام بە تەکید یانی منیش و لەوانەیە جەنابیشت و ئەو خەڵکەی تریش بە شێوەیەکی گشتی پێمان وابێ کە ئۆپۆزیسیۆن بە شێوەیەکی گشتی بواە هەڵوێستێکی تونند و تۆڵتریان بواە لەسەرکردنەوەی یەکگرتووە. بەڵام هەرە گەڕێتەوە بۆ خۆیان خۆ ئەوان بۆ خۆیان پێکهاتەی خۆیان پێکهێناوە. بەڵێ مامۆستا هەر لە دوای ئەو ڕووداوانەوە بەشێک لە چاودێرانی سیاسی پێیان وایە کە ئەوەی سوودمەند بوو لەو ڕووداوانە یەکێتی نیشتیمانی کوردستانە و بە جوملەیەک ئەڵێن قوربانی یەکگرتووە و ئەوەی کە کەوتە ژێرباری ئەو ڕووداوانەوە پارتی دیموکراتی کوردستانە و ئەوەی کە سوودمەندە یەکێتی نیشتیمانی کوردستانە و دوولایەنەکەی تری ئۆپۆزیسیۆنیش وا تەصنیفەکەن کە ئەوان تەنها سەیری ڕووداوەکانەکەن. تۆ ئەمە چۆن نەبینی؟ بەڵێ احتیمالە ئەنجا ئەمەش دیسان لە پێناسەکەی جیاوازیمانە بێتەوە. یعنی ئەگەر بڵین یەکێتی ئیستیفادەی لەمە کردووە سوودەکەی یەکێتیە بێ بزانین چییە بە نەزەری خۆی سوودە یا بە نەزەری ئێمەمانانیش دیسان سوودێکە بۆ ئەو. من پێم وانییە یەکێتی هەندێک شت هەیە لە عالەمی سیاسەتە حیزبێک بۆ خۆی کە بوو دەڵە بووە محاولاکە لە هەموو شتێک بڵێ من ئیستیفادەم کردووە وەکو حیزب عنسوریانەی ئەم وڵاتانە لە هەر شتێک کە ڕووەدا بەکاری دێنەوە بۆ قەزەکەی خۆیان. احتیمالە یەکێتی ئیستیفادەیەکی لەو ڕۆ کردبێت کە بیکا بەوەرە قەزەق تێرە سەر پارتی. بەڵام خۆ چەند بەکاری بێنە ناتوانێت ئەو تین و فشارانی پارتی کە لەسەر یەکێتی دروستی کردوون لە دوای گۆڕان بتوانێت ڕەتکاتەوە. خۆ من ناتوانێت داش بەداشی دامە بکاتەوە لەگەڵ پارتیە. ئەگەر ئیستیفادەشی لێ کردوێ شتێکی ئەوەندە گەورە نەبووە. ئەمما دوو تەرەفەکەی تری ئۆپۆزیسیۆن هەر وەکو بینەری خۆشەویست تەماشایان کردبێ بەڕاستی ئەوە هەڵوێستەکان ئەبێ یەکگرتوو تەقیمی کا زیاتر نەک ئێمە کە ئاگامان لە ئەحداسەکان زیاتر هەیە بەڵام ئاگامان لە پێکهاتەی ئۆپۆزیسیۆن و هەڵوێستەکانیان و اینجا ڕسمیەتی کارکردنیشیان پێکەوە نییە. بەڵێ مامەسا بوونی کۆمەڵی ئیسلامی کوردستان یەکەم وەک هێزێکی بەشدار لە بەری ئۆپۆزیسیۆنە دووەمەک هێزێکی ئیسلامیش لە کوردستانە بە ناوبژیوان لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکگرتووی ئیسلامی کوردستانە. پێ دوایە کۆمەڵی ئیسلامی کوردستان توانی لەو ئەرکەی کە خراوە سەرشانی سەرکەوتوو بێت لە کاتێکدا یەکگرتووی ئیسلامی کوردستان کۆبوونەوەی لەگەڵ مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ڕەت کردەوە. من پێم وایە کۆمەڵ نەبوو بکەوێتە ئەو ناوبژیوانیەوە چونکە بەڕاستی شتێکی تا ڕادێک لاسەنگیە. یعنی خۆ تۆ بە حسابی خۆت بەرهەڵستکاری پارتیت ئیتر بۆچی ڕۆیەبی بە ناوبژیوان لە تەرەفێکی ترە تۆ ئیسلامیت و لەگەڵ یەکگرتووی ئیسلامیە ئەبێ هاوسەنگەربی لە ئەساسە.
یعنی چی تۆڕێەوە هەر وەکو پۆستەبەرێکی لێهات لەو بینە ئەو نامەی ئەم ببا و نامەی ئەویش جگە لەو گومانانەی کە ئەگەر ڕاست بن کە ئەڵێن مامۆستا عەلی باپیر مەرجەکەی یەکگرتووی نەداوە بە پارتی کە پارتی بە وەفدەوە هاتوو نەیانزانیوە کە یەکگرتوو ئەسڵەن دانانیشێ هەتاوەکو زیندانیەکانی ئازاد نەبن. من پێم وایە کۆمەڵی ئیسلامی یعنی وەکو هیچی بەرد هیچیشی هێنایەوە سەرنجامی هەردوو هیچەکەش هەر هیچی دەستکەوت. مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە کوردستان ڕوونکردنەوەیشی بڵاو کردەوە تایە ڕخنەی لەو کەسانە کرد کە ڕخنیان لە هەڵوێستەکانی گرتە بوو. تۆ پێت وایە کۆمەڵی ئیسلامی کوردستان گونجاوە بۆ ئەوەی ببێ بە ناوبژیوان لە نێوان لایەنێکی دەسەڵات و لایەنێکی ئۆپۆزیسیۆنە لە کاتێکدا خۆی ئۆپۆزیسیۆنە؟ نا من باوەڕم وان نییە چونکە خۆی دائیمەن دوو تەرەفی شەڕ جاری وا هەبوو پارتی وێچێتی شەڕەشۆقیان بوو ئەو هەموو خەڵکیان لە یەکتر کوشتە بوو دواییان و سیاسەتمەداری کورد بەهادی نووری کەوتە نێوانەوە خۆی کە هەردووچیان لە شەڕەشۆقەکە ماندوو بوون قسەی بەهادی نووریان قبوڵە ئەجنا هەموو حزابەکانی تر هەموو بیرمەندی و کوردە هەمووی داوایە کرد ئەندام پەرلەمانەکانی پێشویان پێشووتریان داوایە نەکریان و کاکە و شەڕە بووەسن شەڕێکی زۆر بێ معنایە بەڵام هیچیان باوەڕیان بە وەستاندنی نەبوو دوایی کە تەرەفێکیان شلە بوو ئەی وەڵا بیرمەندی گەورە بەهادی نووری کەوتۆتە نێوانەوە پێویستە قبوڵیکەین ئێستاش بە هەمان شێوەیە یعنی پارتی ئەگەر کۆمەڵیش نەچوایە پارتی استعدادی هەبوو وەفدێکی گەورە بنێرێ هەروەکو ئەو فیشەکە هەڵتۆقانانە بەسەر ماڵی مامۆستا عەلی باپیرە دوای ئەوەی کە لە ئینتیخاباتە سەرکەوتن دوایش نێچیروان بەرزانی خۆی چوو بۆ ماڵیان و اونجا خۆشەوەکەرەیە گۆک چۆن لە هەڵمەقۆی ئاواکەن خۆشەوەکەرێگەکەن بە پشتی ملیا هێنا و بڕە ئاوێنەوە دەست بش بەڵێ مامۆستا لە دوای ڕووداوانەوە جۆرێک لە جەنگی ڕاگەاندن لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکگرتووی ئیسلامی کوردستانە سەری هەڵدا کارگەیشتە جەنگی داوای لێبوردنکردن کە هەردوو لا داوایان دەکرد داوای لێبوردن لە یەک بکەن تەسەوری تۆ چییە تۆ پێشبینیت چییە بۆ چارەسەری ئەم دۆخە پێت وایە ئەم دۆخە کۆتایی دێدیان پێشبینیەکانی تۆ چین من پێشبینیم ئەوەیە ئەوەلەن کە دوایەوەی احتیلال ڕواتەوە ملیشکێ بە تەواوی لە ناوچەکە دەرەچێ هێزەکان هەر دیسان بە یەکترە کێشرێنەوە چونکە نە دەوڵەتی قانونیان دروست کردووە نە احترام لە سنووری یەکتریە گرن نەبوار بۆ یەکتریەکەنەوە کە بە ئازادی تعبیر و ئازادی کۆمەڵکاری بێنە پێشەوە لەبەرەوە هەر لە نێوانی کورد خۆیان نابێت دیسان من پێم وایە شەڕی یەکێتی و پارتیش دروست دەبێتەوە شەڕی پارتی و گۆڕانیش دروست دەبێتەوە شەڕی ئیسلامیەکان و پارتیش احتیمالیان ئیسلامیەکان و یەکێتیش هەر دروست دەبێتەوە هەروەکو کە لە نێوانی مقتەدا سەدر و لەوانەیە نوور المالیکیە مقتەدا سەدر و مەجلس ئاعلا دروست ببێتەوە بە هەمان شێوە لە نێوان تەرەفە سونیەکانیش بە هەمان شێوە چونکە خودی پێکهاتە کە هیچ کەسە نهاتوەکو زمانی یەکەمی ئیستعماری بەریتانی کە هات عێراقی دروست کرد پێکهاتەکانی لێک نزیک کردەوە بۆی مستەقڕتر ببێ بەڵام ئەم تاغوتانەی ئەمریکا کە هاتن هەموو لە تێکیان لە تێکی تر لەت کردەوە دیسان لەبەرەوە خەڵکەکە بۆ خۆی ئستعدادی هاوسۆزی یەکتری زۆر کەم بۆتەوە بۆیە گلە یەکەش لە پارتیەکرێ پارتی ئەبوایە لەگەڵ ئەم بارودۆخانەی کە ئەگۆڕێ لەگەڵ ئەوەی هەفتەی شوباتە لە سلێمانی کە ڕوویدا لەگەڵ ئەو ئوسلوب بە قەزافیانەی کە ڕەفتاری کردەوە لەگەڵ خەڵکە وایە سلوکی بگۆڕێ نەگووا بزانێ وەکو عەلی عەبدوڵڵا ساڵح و بەشار ئەسەد بۆ یەچێتە سەر ئەنجا ئەم ڕەفتارەی ئاخری کە لە بەرامبەر بە یەکگرتوو کردوێتی خۆ معناوانێ بە یەکگرتووی کردووە بووچە لەگەڵ تۆمە خەس و تۆ جۆر لێ یعنی هەر کەسێکی تر دێ ئەوە ئێمە سمێڵوا بڕمان زۆرە بتوانە مەقەڕی بسووتێن و بتوانێت لێدا و بتوانێت ئەو ئوسلوبی کەمال و مارفە لەگەڵ خولە چەخماخەیە بەکاربێنێتەوە ئەمە زۆر عایبە بەڕاستی و من طبعا تەیدی ئەوەش ناکەم شەڕ لە نێوان کووردا دیسان دروست بێتەوە چونکە من بۆ خۆمە زانم وەختێک کە شەڕەکان دروستە بوونەوە لە یەک کاتە ئێران لە کەس نەزان و یارمەتی یەکێتیەدا لە ناو هەولێریشە یارمەتی پارتیەدا لە قەڵاوە لە کاتێکە ئێمە و یەکێتی شەڕمانە بوو لە یەک کاتە ئاغای حشتریەک لە لای ئێمە بوو ئاغای مزعیجیەکیش لەو بەر بوو کەوا بوو هەر شەڕێک ببێتەوە لە ناو کووردا ئەم زل هێزانەی دەور و بەرمان دیسان دەستی تێخەنەوە بۆیە زەبتن نەفس بەڕاستی جێی خۆیەتی ببێ بەڵام خۆمە معنای وان نییە من دان بە خۆما بگرم لەسەر پێشێلکاری حقوقەکان پارتی پێویستە بە هەستی مەسئولیەتەوە ڕەفتارکە پارتی حیزبێکی گەورەیە پارتی ڕئیسی پارتی بۆ خۆی ڕئیسی ئیقلیمە بە حساب لەبەرەوە بێ بە گیانێکی مەسئولیانە تەسەڕوف بکە خۆ نەزانێت سەر شەڕە قۆچەکانی بەر جوقد و جوودە لەو شاخ و چێوانە بە یەکتری بچێشنەوە
لەبەرەوە منەوە ئەزانم یانی هەسی مەسئولیەتێکیان زیاتر پێویستە تیابێ و پارتی نەک بەسەرت بچێشێ و دوای بڵێت تۆ داوای لێبوردنەکەم نابێن نەهێڵە حەدەسەکان ڕوو بدەن بە هەموو شێوەی گەیتوانی کۆنتڕۆڵ بکە نەکەوجوم کاتە سەر یەکگرتو خەڵکێک لەناو یەکگرتووە لەناو مەقەڕەکانیان بسووتێ قورئان بسووتێ هەرچی مقەدەسات هەیە بسووتێ هەزار جنێو بەخوا بدرێ خەڵک ئەمە چۆن لە پارتی قبوڵەکە مامۆستا بەڵێ تۆ لە پێشبینیەکاندا باسی ئەوت کرد پێشبینی ئەوەت کرد کە لە کوردستانە شەڕ هەڵگرسێتەوە بەڵام پێت وانییە کوردستان کۆمەڵگای کوردستان قۆناغی شەڕی تێپەڕان قۆناغی شەڕی ناوخۆ تێپەڕی ناوەڵا تێی نەپەڕان و برا بەڕێزەکەم جارە شەڕ تەبیعەتی بەشەرە هی هەموو مەخلوقاتێکە ئەم عەبد ئەم ئینسانە گەر هات و بەپێی سیستم و قانونێک نەیتوانی لەگەڵ یەکترا هەڵکە ئەبێتەوە بە دارستانەکەی داروین یا دارستانەکەی داروین یەکەم جار فسیۆلۆجیە بایۆلۆجیە دوایەی کا بە سۆسیالیست هەبێ یعنی سۆشیال داروینیزم دوای وای لە دێت دەبەڕێکڕاچوونەکەی لە نێوان حیوانەکانە هەیە ئەبێ بە دەبەڕێکڕاچوونێکی نێوان تۆژوچینەکانی ئەو میلەتە لەبەرەوە ئێستا ئەوەی کە نەیهێشتووە شەڕ ڕوو بدا لە ماوەی ئەم 9 ساڵەیە احتیلالە ناهێڵێ خەڵک 50 چەکدار لە شوێنەکە بجۆزێتەوە بۆ شوێنێککە بەبێ ئیجازەی ئەو ئەژنا ئەوانەی کە دەبابەکانیان هێنا لە تاسڵ و جەوە پیشانیان داین و دوایە و بەسەری خوشک و برایەتیمان لە پەرلەمانی و بەسەری خوشک و برایەتیمان ئەوانە دەبابە نەبوون خۆڵ بکاتە چاوی خەڵکی کاکەوە دەبابەکانیشی بەکاریان ناگەر احتیلال نەبووایە لەبەرەوە من پێم وانییە تێپەڕان دەبێت نابێت گەنجی کوردیش خۆی وا هەڵخەڵەتێنێ وەڵا باوێمە لە زمانێکی سەقافی ئەژین و جامیعاتی زۆرمان ئاوەدان و ئینتەرنێتمان هەیە و فلانشتمان هەیە بابە و جۆرەشتانە چێ خۆ ئەوروپا لەو حەزارەتەیە بوو ئەوروپا لەو حەزارەتەیە بوو بە ملیۆن خەڵکیان لە یەکتری کوشت 3 ملیۆن ئینسان بەس لە لینینگرادا فەوتە ئەو هەموو مەلاین بەشەرە بۆچی کوژران لە وڵاتی سپی 500,000یانەیە لەبەرەوە شتێکی سروشتیە کە هەر کەسێک باوەڕی بەوە نەبوو سنووری من کۆتایی دێکە سنووری بەرامبەرەکە دەست پێەکە ئەو شەڕەشۆقە دروست دەبێت و پارتی ئامادەشە بەخوا لەسەر ئەوەی کە لە سلێمانی ئاوا غەریب کەوتووە چونکە جەنابیش دەزانی و خەڵکی بینەرە بەڕێزەکانی دەزانن پارتی وەختێک کە یادی شانزەی ئابی کردەوە ڕۆژ لە دەرەوەی شار لەو دیو تەپ و دۆڵەکانەوە ئاڵاکەی بە هێواشی هەڵکرده بوو لە ترسە هەر وەکو کە یەکگرتو و یادی پێغەمبەری کردەوە عەلەیهی سڵات وسەلام لە هەولێر لە دەرەوەی شار ئەمە غەریب کەوتنە ئینسانە بێ ڕێگالەوە بگرێت کە لە مجتەمەعی خۆیان غەریب بکەوێت نابێت دەسەڵاتی سیاسی وا بکە کە بەشێک لە خەڵکەکەی غەریب بکەون چ جایەوە کە خۆی غەریب کەوتووە لەبەرەوە یعنی وەختێک کە لە سەرانی پارتیمانە بیست وەڵا هەر کەسە دەست بۆ مەقەڕی ئێمە بکا دەستێ بڕین هەر کەسێ هجوم کاتە سەرێمە ئێمە ئاوای جواب بدەینەوە ئێوە چۆن وابێ برا بەپێی تێرسە سیاسیەکان هەموو بزودنەوەیکە ڕزگاری خوازی لە هەموو کۆمەڵگایەکە لە قۆناغێکا بە شەڕی ناوخۆیان تێپەڕێ لە کوردستانیش بینیمان ینی کوردستان بە چەندین جۆر شەڕی ناوخۆیان تێپەڕی ئێستا بارودۆخەکە گۆڕاوە سەردەمەکە گۆڕاوە ئێستا جەنگەکان گۆڕاون ئێستا هەڵبژاردن لە ئارایە پەرلەمانمان هەیە پێ وایە تۆ بۆ ئەو پێشبینیت هەیە کە پێ وایە جارێکتر شەڕی ناوخۆ لە کوردستان دروستە بێتەوە من لەبەرەوە پێم وایە چونکە سنوورەکان ناپارێزرێن ینی کابرا چۆتە سەر دەسەڵات و ئیتر هەیەوەکو قەزافی هەتانەی هێنە خوارەوە نەیەتە خوارەوە هەیەوەکو عەلی عەبدوڵڵا ساڵح هەتاوەکو ناشرینە بێ و پەنجەیە پەڕێ و تەقینەوە کاتە ئەگاتە ئەنجا واز دێنێ ئێ ناکرێەوە کاکە ناکرێ و خەڵکەش پێویستە ڕێگا بدا بەوانی تر ئێ باشە خۆ ڕزگاری خوازیە بەڵێ ڕزگاری خوازەکانیش لە ناو خۆیانە لە هەموو وڵاتانی دنیا زۆریان بە یەکتر کێشاوە بەڵام ئێستا خۆ سەردەمانی شاخ نییە بە یەکتر بکێشنەوە حیزبی بەعز دەستی تیانە هەبێ ئێستا خۆ مەفروزە خۆیان بگنە نەتیجێ یعنی چی ئێستا ژێکیان قایم قامەت تەعینەکە ئەوی تریژەیکە یعنی چی هەتاکو ئێستا ئەم میلەتە ڕۆشنبیرەی کە باسیەکەی جەنابەت تەمەن بەلاشمەوە ڕۆشنبیرە ئەم میلەتە ڕۆشنبیرەی ئێمە یعنی چی هەتاکو ئێستا نازانێ میزانیە لەکوێیە نازانێ وەزارەتە چەندی وەرگرتووە چۆنی سەرف کردووە هیچ شتێک نییە باش ئەی وەزارەتی تەختیت و ئەم ئیعلامە دەوری چییە ئەمە دیارەمانە هەمویان سەبەبن دوایەوەی هەموو خەڵکە لە زیندانەکانە ئەی کوا مافی ئێمە ئەی ئەو هەموو ڕەش و ڕوتە ئەنفالیان و کە نەفتەکارانەی هەڵەبجە و گازی کیمیاوی بۆ ئەوانە چیان وەرگرتووە ئەمە دوایەوەی لە خەڵک ئێستا لە قیاداتی خۆیان کەوتۆتە خوارەوە کەرتەنانە کەوتۆتە بەردەستی خەڵکی پێی وایە وەڵامە شتێکی زۆر گەورەی وەریگرتووە نا من پێم وایە پێویستە
میلەتی کوردیش خەباتەکەی بەڵە ڕاستە خۆمنیش لەگەڵ تام ناڵێم وەکو زمانی حربی باریدە خەڵک جەبهە و چەکدارێکە بەرامبەر بەیەکتر بەکاربێنێتەوە بەڵام شێوازی پێکچێشرانەکە خۆشەر نیە وەکو ئەوانەی جاران بێ. بەڵام مامەسا هەڵبژاردنەکانی 25 حوتی ساڵی 2009 لە کوردستانە وابزانم زۆر هاوکێشی سیاسی لە وڵاتەیە گۆڕی، یعنی دروستبوونی ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەمانی کوردستانە و کارکردنی لەسەر بە شەفافیەتکردنی هەموو مامەڵەکانی حکوومەت چ بودجە بێت چ گرێبەستەکانی نەوت بێ چ خەرجکردنی چۆنێتی خەرجکردنی ئەو بودجەیە بێ، ئەمە بە جۆرێک لە جۆرەکان هاوکێشەکانی لە کوردستانە گۆڕی، ینی خەڵک گەیشتە ئەو ئاستەی کە تێبگات بودجەکەی چەنە و چۆن خەرجەکرێ و دڵنیا بێ لەوەی کە هێزێک هەیە لە ناو پەرلەمانی کوردستانە داوای ئەم شتە ئەکا و سەرسەختانە بەرگری لێیەکە. بەڵێ ڕاستە بەڵام باشە نالیاس و تێنرا ئادەی بزانم چێدرا بە دادگا ئادەی و هەموو خەڵکە لۆزەندەرە هاتن بە بیکێسی کەوت نەجانێ و خەڵکە مەدەنیە ئادەی چێدرا بە دادگا ئاخروان نییە ئەنجا ئەمە شەفافیەتە بەڵێ ڕاستە دەی با گۆڕان کەشفی نەکردای و کە ئێنێن ئەم شتانەی ئاشکرا نەکردای بمانزانیا شتێک کەشف بوو ئێبرا خۆیسە لە بەرچاوی من و تۆ وا من دوورم بەس خۆ لە بەرچاوی تۆ ئێستا شاحینە نەوتەکان لە دەربەنی خانەوە ئەڕۆن و پارەکەی هەموو ئەڕواتی جرفانی شەفافیەتەکە کامەیە شەفافیەتەکە وەیە کە ئەزانین ئێستا مەسعود بەرزانی بۆ چوە چویان نێچیروان بەرزانی پەیامی چی پێ و بۆچی چووە پەرلەمان ئەسڵەن دوایەوەی کە گۆڕان چووە ناوی 25 کورسی هێنا ئەسڵەن مەسعود بەرزانی دەست بەجێ کۆمیتەیەکی دروست کرد لە ڕئیسی حیزبەکان نەوشیرۆ مستەفاشی بۆ بانگ نەکرد چونکە مە خۆی ئوسلوبی دیکتاتۆرەکان وایە پەرلەمانیشت بۆ دروستەکە بەڵام مفرغ عن المحتوى کاریگەری نابێت لەسەر ئەحداسەکان جنا خۆ هەرگەر پەرلەمان بێ دروست بکرێت خۆ کاکە سەدام حوسێنیش وەکو پەرلەمانی هەبوو من طبعا نکوڵیش لەوە ناکەم کە گۆڕانکاریەکان دروست بوون بەڵام ببوورە گۆڕانکاریەکان منەتی پارتی وێچێتی نییە کە دروستی کردوون ئازایەتی نەوشیرۆ مستەفا و بزوتنەوەی گۆڕانە کە دروستی کردوون ئەو تەکانەی کە گۆڕان دای بە میلەتی کوردی ئێمە لە پارچەکانی تریشە تەکانێکی دەرونی تەکانێکی وەعی تەکانێکی بیرهۆش و چوونە قۆناغێکی ترەوە گۆڕان دروستی کردووە خەبات بەردەوامبوونی خەباتە کە دروستی کردووە نەک منەتی پارتی وێچێتی بێ وڵا ئەوان چاو ڕۆشنیان کردوینەوە وڵا ئەوان زانکۆی زۆریان دامەزراندەوە نیە هەموو کوڕەکانی قامیشل و سەردەشتی داما و خەڵکەکەی تری ئامەد هەمووی هاتوون لەوێ خوێنن یەک گۆڕانە کە تەکانەکەی دروست کردو لەبەرەوە مە منەتەکەی ئەوە نییە بڵێوی پارتی وێچێتیە ئێستا یەکێتی لە سلێمانیا کەوتۆتە ئاوەدانی کردن لە بە ترسی انتخاباتەکەیە کە کردوێتی هەروەکو ڕادیۆ تەوزیعکردنەکەی جەبارە و خانەقین وایە مامەسا لە هەرێمی کوردستانە مادەم هەڵبژاردن هەیە بۆ پەرلەمانی کوردستان تۆ تا چەند ئەو ئەگەرە بە نزیکە زانی لە هەڵبژاردنێکدا لیستەکانی ئۆپۆزیسیۆن لایەنەکانی ئۆپۆزیسیۆن زۆری نەبێن و دەسەڵات وەربگرن ینی ئەمە پێت وایە ئەمە کۆتایی بە هەموو کێشانە هێنێ کە تۆ باسێکی زۆرینە دێنن ومێدەواریشم زۆر زوو بیهێنن بەڵام دەسەڵات وەرناگرن بۆ ئەگەر زۆری نەبێنن ئەگەر زۆری نەبێنن بە پێی سیستەمی بەڕێوەبردنی هەرێمی کوردستان پەرلەمان باڵاترین دەسەڵاتی تەشریعیەوە ئەوەی زۆرینەی تیاهێنێ حکومەت پێگەێنێت کوڕەکە جانەوانە هەموو قسە ئەوانە هەموو قسەیان بە قورئان پێڵێن زخرف القول ئەوانە هەموو قسەی بریق و باقن عەزیزی من ئادەی بزانم پابەندیەکەی کامەیە پارتی ئەگەر قبوڵی کردەوە لە 160 بێنە پارتی قبوڵی ناکرد چکە بێم ئالیەتێکی تر دروستکەی دەسەڵاتەکەی لێسەنی مەجبوری بکەیت لەبەرە ئەو بۆ خۆی کە مەجبور نابێ بەچن بۆچی تۆ هەداوارە بەگەر بڵێ ئەو بڕگەی وایە بۆ ئێستا بە پێی بڕگەکان نابێ گەرێکێ بیکەی سینا بە خەڵکێکی تری مەدەنی و بیدەین بە دادگا ئەی باشە کە ئێن و ئەو خەڵکە لە ناو پەرلەمانە و ناوی نەفەرەکانیان نەبرد لە چ خەستەخانەیەکیشکن کەنالیایان سووتاندووە ئێ باشە خۆمە وڵاتی ئەگەر وڵاتی قانون و قەزای خەڵک بۆچی ناتوانێت بڕا بە شوێنیانە لەبەرەوە برا بەڕێزەکەم یعنی نابێ ئینسان وا تەسەورکە بەڵێ ئەمە شتێکی باشە و من هیواداریشم ئەوە بکەم کە تەئیدی گۆڕان بکەین بۆ ئەوەی بتوانێت ئۆپۆزیسیۆن بتوانێت لانی کەم لە 160 بێنێ ئەوان ئیحراج کاتەوە تەنها ئیستیفادەی ئەم ئینتیخاباتە ئەوەیە کە ئیحراجیان نەکاتەوە
چونکە خۆی دیموکراسیەکەش بریتی نیە لێ هەڵبژاردن کاکە هەڵبژاردن خۆ لە زمانی مەلیک فەیسەڵی شاکراوە لەمەش شەفافتر بوو لەمەش چاکتر بوو پیاوانێکی نەوانەش باشتری بردە سەر حکوم لەبەرەوە نابێ هەروە بزانین خۆمان هەڵخەڵەتێنین بڵین وەڵا کورەبا بۆ نێ پەرلەمان هەیە و نێ انتیخابات هەیە ێ باشە چێ کارتەکانە ژمێرە هەروەکو کە بریجنێف بە کاتی خۆی بە ڕئیسی ئەمریکای وت تی بەڵە لە وڵاتیەوە انتیخابات دەکرێت بەزەی چێ ژمارەکان چێ ژمێرە کارتەکان کاتە مامەسا بەپی بۆ چوونەکەی تۆ بێت ئەگەر لە هەڵبژاردنێکدا ئۆپۆزیسیۆن زۆری نەبێنێت ئەوە ئەزمەیەکی سیاسی زۆر گەورەتر لە کوردستانە دروستە بێت کاتە پێدوانیە ئۆپۆزیسیۆن لە پەرلەماندا هەر کەمی نەبێ باشترە بۆی ئەو ئەزمە سیاسیە گەورەیە لە کوردستانە دروست نەبێت نا ئەوەش نییە جا ئێمە تەصحیح بدەین بەوە کە ئابرا مستحقی وێ لە 16 بێنێ بۆچی دەنگەکەی نەدەینێ بۆچی لە بەرچاوی پارتی وێچێتیش و هەموو جیهانیانیش نەڵێن کاکەوە تا خەڵکەکە لەگەڵ ئۆپۆزیسیۆنایە ئەمانەی ئەو خەڵکە بێنە خوارەوە کە لە زەر و خەتەرترن و هەر تێر نابن و ناکەونە خوارەوە ئێمانە بەو ڕێگای بێنە خوارەوە بەس نایەنە خوارەوە خەڵچینەوە هەموو جیهانیەوە ئاگاتان لێبێ ئاواکرێ ئەگەر نەبووی تر ئالیەتێکی تر وەکو ئەو شۆڕشە گەورانێک بە هاری عەرەبی کە ئەکرێ دەسەڵاتەکانی تیا بێنرێتە خوارەوە بەڵام مامەسا ئەوەی کە لە هەڵبژاردننی ساڵی 2009 ئێمە بینیمان لە کوردستانە بۆ یەکەم جار پۆستی سەرۆکاتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ چوە هەڵبژاردنەوە ینی ڕاستەخۆ بە دەنگی خەڵک پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان دیاری کرا ئەگەر لە حاڵەتێکدا لە هەڵبژاردنێکی دردا سەرۆکی هەرێمی کوردستان بڕاتەوە هەڵبژاردن و ئەوە بە ڕاستەوخۆ بە دەنگی خەڵک ئەو پۆستە دیاری بکرێت ئەگەر زۆرینیان نهێنا ناتوانێت ئەو پۆستە وەرگێت ئەگەر منافیسەکەی ڕکابەرەکەی زۆری نەبێنێ ئەما بێتە ئەمری واقع کەواتە کەس ناتوانێت لەسەر ئەو دەسەڵات نێتە خوارەوە نا ئەمری واقع زۆر لە کوردستانە دروست بوو پارتی وێچێتیش هیچ احتیمامێکیان پێ نەدا ئەوەی پێش جارە بۆ سەرۆکاتی ئەوەی مەسعود بەرزانی ئەوە مسابقە بوو بە یەک ئەسد دەیەگەر ڕاستەکە ئەوان هەمویان ڕاستەکەن با نەوشیروان مستەفا مرەشەح بێ بۆ ئەوەی کە کاندید بێ بەرامبەر بە مەسعود بەرزانی بزانە قبوڵەکە ئەو جەلا تاڵەبانی پێ قبوڵ نییە ببێ بە نائیبیشی چۆن ێستا نەوشیروان مستەفای پێ قبوڵەکە هەر پارتی نییە لە دنیاە ڕقی لە نەوشیروان مستەفانە ئێمە عادلێت چۆن ڕاستەکرێتەوە بزانین وڵا بە انتیخابات دەکرێت انتیخابات تەنها بۆ بەهانە بڕینە انتیخاباتەکە شتێکی باشە کە بڵێن کاکە ئەوە تا ئۆپۆزیسیۆن لە 16 هێنا ئەرێ خەڵکی کورد هەمووتان خەڵکی شەرق لەوسەد هەمووتان خەڵکی جیهانیان هەمووتان کاکەوە لە 16یان هێناوە و نایهڵن بچنە پەرلەمانەوە مەسینەیان داونەتێ وەڵێن بڕۆ لەو دەشتە دەست باوگێنن ئەمە یعنی ئیستیفادەی ئەم هەڵبژاردنە تەنها ئەم نقطەیەتیە ئەمە ئەو کەسێک کە خەونی حشتریە بینێ وابزانە هەر بەوەندەی کارتێک گەخینە انتیخاباتەوە سەوتی شوانێکی وڵاغلوی ئێمە وەکو سەوتی مەسعود بەرزانی وایە وڵا بەم سەوتەی شوانەکەی وڵاغلو مەسعود بەرزانی لە کورسی دێنی نەخوارەوە یەکاکە وەڵام ئەمە خەونی حشتریش نییە يعني نابێ ئەوەندە ساویلکە بین ئەبێ هێزێکیش هەبێ کە لە پشتی ئەم دیموکراسیەوە بێ ئەم انتیخاباتەوە بێ بتوانە مافەکان بهێنێتەوە جێگای خۆی بەڕێزان لێرەدا ئەڵقەی یەکەمی بەرنامەی چاوپێکەوتن کۆتایی هات مامۆستا زۆر سوپاس بۆ تۆش تا ئەڵقەی دووەم بە یەک دەگەینەوانێ بەشایتان دەسپێرم